باڵە پێشاتەکانی ناوچەکە ئێستا لە بەردەم تەقینەوەیکی بەهێزدان دوایەوەی کە ترامپ هەڕەشەی گورز وەشاندنی بەهێز لە ئێران دەکات و لەلایەکی دیکە وڵاتانی عەرەبی ناوچەکە بڕیارە کە هەڵوێستێکی جدیان بەرامبەر بەم هەڕەشانە هەبێت. زیاتر تاوتۆی ئەم بارودۆخە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز پرۆفسۆر دکتۆر ڕەنج محەممەد پسپۆری استراتژی سیاسی بۆ سەرکردایەتی و ڕێکخستن کە لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 زۆر خوێندنەوە بۆ ئەم دۆخە دەکرێت کە ئێستا هەیە. پێت وایە سناریۆکانی بەردەم ئەم ئاڵۆزی و پێشاتانی کە لە ناوچەکە هەیە چییە؟ شەڕەکە درێژخایەن دەبێت، کۆتایی پێدێت، دەوەستێت یا بە چ شێوازێک ئێوە خوێندنەوە بۆ ئەم دۆخە دەکەن؟ بەڵێ دکتۆر ڕەنج لە زاخۆوە لەگەڵمە. بله سپاس دەستخۆش. حقیقەت دوو سیناریۆی گشتی هەیە وەکو برند و ئاراستە هەیە بۆ شیکردنەوەی ئەو استراتیجیانە یان ئەو سیناریۆانەی ئەو کاتی دابێت کە چۆنە بێت. یەکەم ئەوەیە بە شێوازێکی کلاسیکی ئەگەر بین و دابژیکەین بڵێن ئەم وڵاتانەی کە لە ناو ئەم هەورێکیەدا بە نزیکترین کات بگەینە چارەسەری، دووەم مام ناوەندە و ئەوەی درێژخایەنە. بەڵام ئەمە لێرە وەکو پێشتر پێشبینیمان کردووە، وەکو پێشتر بینیمانە ئەو وڵاتانەی کە ئەمریکا تەداخل دەبێت لە ناو شەڕدا، لە ناو ئەو سیراعاتانەدا کۆنفلیت کە هەبێت لەگەڵ وەکو پێشتر لە هەندێک وڵاتی تر ئەمریکا زۆر جار سیاسەتی ئینفینیتیڤ گەیم بەکاردێنێت. ئینفینیتیڤ گەیم واتە ئەو یاریەیە کە کۆتایی نایێت بەرەو کۆتایی ناڕوات. ڕاستە بینەری عەزیز ئێستا بەرکو بیبینێت بڵێت هەموو شەڕێک کۆتایی بوو هەیە، بەڵام ئەمە باسی ئۆپراسیۆنی شەڕ ناکەین، ئەمە باسی ئەو استراتیجی گشتیەکەین ئەوەی دوور هاوێژە یان دوور درێژە. ئەمریکا زۆر جار ئەو استراتیجیە بەکاردێنێت کە ئەو استراتیجی ئەسڵ و ئەساسی دەگرێتە بۆ نیومان لە ساڵەکانی 1950 دوای ئەوە جیم کاریس کە کەسێکی نەمساوی ئەمریکی بووی دەیگوت زۆر جار لە وارە لە شەڕدا هەر استراتیجیەک هەیە کە ئینفینیتیڤ گەیم بەرامبەر فینیتیڤ گەیم کامەیان باشتر دەبێت یانجی هەجینە. دوای ئەوە سایمۆن سنیک ئێستا کەسێکی بریتانیا پرۆفیسەرە لە بواری سەرکردایەتی و ڕێکخستندا زۆر ئاماژە بەوە دەدات کە ئەمریکا لە پێشتر لە شەڕەکانی پێشتردا ئەوەی بەکارهێنەوە ئینفینیتیڤ بوو ئەوەی زیاتر دەسەڵات بکەوێتە دەستی وەکو ئەو وڵاتانەیە کە هەندێک جار حالە تەوارە درێژەکەن و بڵێن باری لەناکاو درێژەکەن بۆ ئەوە زیاتر دەسەڵات بکەوێتە دەستیان، بۆ ئەوە زیاتر بەیاسا بکرێن هەژمون زیاتر بێت. ئەوجا ئەگەر ئێمە بین و تەماشای ئەوەی ڕوادات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یاریکەری سەرەکی وەکو بڵێن ئەمریکا بێت و ئیسرائیل بێت و ئەمریکا و ئیران بێت، جمهوری ئیسلامی ئیران بێت و هەندێک یاریکەری نەسەرەکی شەبێت وەکو چاینا، وەکو رووسیا، وەکو هەندوو وڵاتی تر کە بە عەقیدەی بەسراو بنە بە کۆماری ئیسلامی ئیران وڵاتەکەی تر. ئەمە چاوەڕێ ئەوە ناکەین ئەم شەڕە بە کۆتایی بێت لە کاتێکی ئایندەیەکی نزیکدا، هەرچەندە ئۆپراسیۆنەکان بەڵکو بەو شێوە ڕاوەستێتیان شێوەز نیمچە ڕاوەستیانی تێدا ببینێت. بەڵام وەکو ئاراستەی گشتی ئەم هەڤرکیە ئەم کۆنفلیکتە ئەم سیراعەت درێژەکرێت بە کاتێکی دیار نەکراوە. باشە دکتۆر، ئەگەر بەم شێوازی کە جەنابەت شرۆڤەت کرد ئەمە درێژە بکێشێت و بەردەوام بێت، لێکەوتاکانی چی دەبێت بە تایبەتی لە درێژمەودادا لەبەرەوەی تێچوێکی زۆر ئێستا بۆ ئەم شەڕە هەیە کە خەڵکێکی زۆر زەرەر و زیانیان بەرکەوتووە، بازاڕی وزەی جیهانی ئێستا شڵەژاوە، پێت وایە چ کاریگەریەک دادەنێت لە درێژمەودادا؟ بەڕاستی تەماشای ئەو شەڕانە بکەین ئەوەنەی کە درێژخایەن بوونەوە. یەکێک لەو شەڕانە بڵێن وەکو عێراق و ئێران لە ساڵی 1970 تاکو 88 ساڵ درێژەی کێشە، هەموو شتێک وەکو بە کوردی دەرێن ڕای لێتێت، یان و بڵێن استراتیجی تەکەیوفی مودیفیکیشن بەکاردێنن. ئەم وڵاتانە ڕێڕەوێکی تر بخۆیان دەبینن بۆ هەناردەکردنی پترۆل و سەرچاوەی نوێی وزە پەیدا دەبێت و هەر دیسان بڵێن سەیری مەسەلەن بۆ نمونە سەیری عێراق بکەین، هەندێک ڕێگایەکی تر هەیە لەبیر نەکەین ئەوروپا سووریا وڵاتێکە حکمڕانی لە ناوڕە هاتیە دانان
و چاوەڕێی سەرکەوتنی ئەکات چونکە سەرکەوتنی وڵاتی متحیدەیە ئەمڕۆ ڕێڕەوێکی پترۆلی عێراق لەوێ بڕوات یانیش لە ئوردن بڕوات یانیش لە ینی تا ئەو ڕادەیە لە تورکیا بڕوات ئەمە دەبێتە سەرکەوتن بۆ ئەو وڵاتانە ئەمە ئەو چاوەڕێیانەیە کە ئەم وڵاتانەیە لە ئەمریکا وەکو پاداش بکرێن ئەمە ئەبێ بەو چاوە سەیریکەین ئەبێت ئێمە سەیری ئەوە بکەین کە ئیمارات و قەتار و بەحرێن ئەم جارە پێشوازی لە هەنگاوەکانی سعودیە بکێشن بۆ ئەوەی بۆری نەوت بکێشنە بۆ لەسەر دەریای سوور ئیتر بە استراتیژیای سەیری هەندێک لانی تر بکەین دەکرێت لە گەروی هورمزدا ئیشی بازرگانی بکەوێتە ناو ئەم قەیرانەدا واتە شەریکاتی تەمین شەریکەی سینی بێت یانی هەتاکو فاریسی بێت یان هەتاکو وڵاتەکانی تر بێت ئەمە هەمووی بەسراوە بەوەی ئەگەر هات و ئۆپراسیۆنەکان بە کۆتایی نەهات چونکە ئەگەر کۆتایی بێت ئەمە هەمووی گرێبەست و یان هەمووی پێک دێن لەسەر مەسەلەی گەروی هورمز ئەم مشکلە چارەسەرە بێت هەندێک ئاریشەی تر سەر هەڵدەدرێتەوە ئەو کاتە. باشە دکتۆر جگە لە ئەم باسە زەرەر و زیانە ئابووریە یا ئەم قەیرانە وزەی جیهانیە کە ئێستا باسمان لێوە کرد پەیوەندی سیاسی و دیبلۆماسی وڵاتانی دیکە سیاستیان لە ناوچەکە بە چه شێوازێک کە توانێت گۆڕانکاری بەسەردا بێت ئێستا زۆربەی وڵاتانی عەرەبی کە هێرشیان کراوەتە سەر دەنگیان خستۆتە پاڵیەک ئیدانی هێرشەکانی ئێران دەکەن ئەمەش تەنها لە ئاستی کاردانەوەدا بووە پێت وایە هەڵوێستێکی کردەی دیکەیان بەرامبەر بەم هەڕەشانە وەم هێرشانی ئێران هەبێت کە دەکرێتە سەرخاکی وڵاتەکەیان؟ خاتونی هێژە بابەتەکە بەسراو نییە بەم ئەمڕۆ دوێنێ پێر بابەت بەسراوە بۆ پێش چەندین ساڵ 20 ساڵی پێش ئێستا بە کورتیەک بڵێم لە ساڵی 2001 لە یەتەوە یەکگرتووەکان کۆبوونەوەی کاتەکردن کاتی خۆی چەند وڵاتێک رووسیا و چین و بەرازیل و هەند وەزیر خارجیەکان وەزیری دەرەوە پێکەوە دانیشتن ئەوە هەمووی ئەگەرێتەوە بۆ شێرەتکارێکی گۆڵدمانان سەکس بانکی گۆڵدمانان سەکس وتی ئەم وڵاتانە اقتصادێکی ساعدیان هەیە یعنی پێش دەکەون ئەم وەزیر خارجیانە دانیشتن فکرێ ئەوە بوو گرۆپێکیان دانا گرۆپی برێک لە دوای ئەوە لە ساڵی 2009 ئیتر 2006 یەکەم کۆبوونەوەیان دانا هەر دیسان لە پەراوێزی کۆبوونەوەی UN ئەیتر گەیشتنە ئەوە و گرۆپیان دروست کرد مەرەم لەو گرۆپەیە ببێتە جێگرەوەی سندوق نەقدی دەولی و بەنکی دەولی و ئەو هەژمونی وڵاتە یەکگرتووەکان و هەژمونی دۆلار لەسەر ئەم وڵاتانە کە پێیان وت مەجموعەی برێکس ئێستا ئەو گرۆپە زۆر کارەیە لە عالمدا حرفی ئەم پیتانە برێکس واتە برازیل ڕەشا ئیندیا چاینا و ئێسیش ساوت ئەفریقا ئەمان هاتنەوەی لە ساڵی 2013 بانکێکیان دانا نیو دیڤلۆپمنت بانک واتە بانکی بژانەوەی نوێ ئەو بانکە بەو مانایە جێگرەوەی بانکی فدرالی ئەمریکی بێت و هەندێک وڵاتی تریش چوونە لە ناو ئەو گرۆپەدا تەنانەت لە ساڵی 2014 ئەندونوسیا چوانەوەی لە ساڵی 2024 هەندێک وڵاتی زۆر مەترسیدار چوونەوەی وابزانم ئەوەی ئێمە شرۆڤەی دەکرد ئەمە دەرهاوێژی ئەو خەتاواتانەیە ئەوەی کە ئەم وڵاتانە چوونە ناوی بۆ نمونە ئیماراتی عەرەبی کوێیت ئیران ئیجپت مەسر ئەم وڵاتانە لە 2024 ئەندامەتی کارایان وەرگرتووە لەو گرۆپە دوای ئەوە نزیک 30 دەوڵەتی تر وەکو تورکیا وەکو زۆر وڵاتانی تر ئەثیۆپیا ئەمە هەمووی داخوازیەکن کردیانە ئەندامی پشکداری واتە عەضو مشارک لە ئەو گرۆپە زۆر ئامانجی لە جیهانیدا هەیە بۆ ئەوە تەوازنی هێز لە بەڵانسی هێز لە عالەما بگۆڕن ئەوانە هێڵێکی نوێیان پێشبینی کردووە ئەو هێلی حەریر کە پێدەڵێن ئێستا پێدەڵێن هێلی ئاسنین کە لە چاینەوە دەڕواتە بۆ لە لێرەگەی ئێران و کەزاخستان و ئەوە دەڕواتە بۆ ڕۆژهەڵاتی ئەوروپا ئەمە کە بۆ ئەوە ڕێگەی گەشەپێدانی فاو بۆ زاخۆ بۆ دهۆک و بۆ تورکیا ئەمە وەکو گەفێک بوو جێگرەوە بوو بۆ ئەو گەفانەی کە گرۆپی برێکس داناوە
ئەوڕۆ ئەگەر سەیری ململانەی کەم کە جوابی پرسیاری جەناب بکەین ئەم وڵاتانەی کە لە کەندا و زۆر لەناو قەیراندانە لەناو ئەو شەڕەدان بەڵێ کام وڵاتانە ئێستا سەیریکەین کوێتە ئیماراتە سعودیە ئەم وڵاتانە و ئێرانە جمهوری ئیسلامی ئیران ئەم وڵاتانە ئەوە بوون ئەوەی کە لە ئەم ئاخیرەیە چوونە ناو بریکس ئەمە شەریکی جیهانیە بە وەکالەتە کرێت ئێستا چین بە دیدی خۆم ئەی بینم چین پارپشتیە وڵاتانە نەکات رووسیا پاڵپشتیە کات ئیتر ئەمە مێنێت لعبەی سیاسی وەک وتمان ئەم لعبەیش ئەم گەیمەش ئینفینیتیف گەیمە بەردەوامی دەبێت سەرکەوتن بۆ ئەو لایەنە ئەوەی بتوانێت بەرەنگاری بکەیت و بتوانێت وەکو بڵێن ڕێسیستان بکات زۆر باشە بمێنێت مقاومە بکات باشە دکتۆر باس لەوە دەکرێت کە ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێت وەکو جەنابیشت پێشبینی کرد کە هەروە دەبێت وڵاتانی دیکەش تێوەی دەگلێن یا گروپەکانی بەرەی مقاومە کە لە وڵاتانی دیکە هەن و ئێران پاڵپشتیان دەکات بە درێژایی و چەند ساڵە دێنە ناو شەڕەکەەوە ئایا بەرەیەکی دیکەی شەڕ جگە لەم وڵاتانە لە گروپەکانی بەرەی مقاومە دژ بە ئێران بکرێتەوە دۆخەکە زیاتر ئاڵۆز ناکات و ناکات کە ئەم شەڕە زیاتر لەمە بەرفراوان بێت و تێچووێکی زیاتریشی لەسەر هەردوولا هەبێت؟ بەێ ئەو بڵێن بەرسب یان وەڵامدانەوەی ئەو پرسیارە زۆر زەحمەتە چونکە ئەمە ئەبێ بین شرۆڤەی شتێک بکەین ئەو گروپانە کێدا کەی دامەز کێنە ئەوانەی ئەو گروپانەیان دامەزراندووە خزمەت بە کێەکەن بە پرسیارێک لە خۆمان بکەین یعنی فرۆکەیەکی بێ فرۆکەوانی جمهوری ئیسلامی ئیران لە پرۆژەیەکی پترۆلی قەتەری بکەوێت بەهای پترۆل لە جیهاندا بچتە 95 دلار و یەکێکی تر لە ئیمارات بکەوێت بچتە 95 دلار 100 دلار وەکو برێن ئەو کێلگەی ڕۆمێلەی باشووری عێراق بە ئامانج بکرێت 4 ملیۆن و 500 هزار منویل لە بازاردا کورت هێنان بێنێت خزمەتی کێکات ئەبێ ئەمە پرسیار بکەین ئەبێ وەڵامی ئەوە بدەینەوە فەنزەوێلا ئێستا پەترۆلی بە 45-50 دلار ئەفرۆشێت جەنابەت باسی گروپەکان کرد ئەبێ لەو سنوورە جوابی ئەو پرسیارە بدەین هەر گروپێک لە جیهاندا بە پێی زانستی ڕێکخستن هێز دەبێت دەتوانە دەبێت ئەوەندە وەکو بڵێن سەرچاوی بۆ بێت و سەرکردایەتیەکی هێزی بۆی هەبێت بەڵام وەکو تیوری ئەوەی پێشکەشی کردووە لەلایەن کورتلەوین لە ساڵی 1940 تاکو 1930 شتێک بوو ئەو تەمەنێتی کەسێکی نەمساوی ئەمریکی بوو ئەوەی جایزەی نۆبلی وەرگتووە گەیشت و ئەو قەنەعەتە کە گروپەکان وەکو دینامیک گروپ دینامیک حرەکیەی گروپ لەناو هەر ڕێخستنێکدا تا ئەو ڕادە ئەمێنێت کۆهێشن وەکو بڵێن متەماسک ئەمێنێت ئەوەندە گەف و تەهدیدەکە بەو شێوە نەبێت کە هەلیان وەشێنێتەوە ئەم گروپانە چاوەڕێی ئەواکەن گەفێکی زۆر بەهێزیان بوو بێت کە هات یەکسەر خۆیان هەڵەوەشێن نامێنن ئەم گروپانە بەو شێوە نامێنن ڕاستە هەندێک گرۆپێکی تر سەر هەڵەدات لە هەندێک وڵاتاتی تر بەڵام بەو ناوە و بەو ئاراستەیە بەو شێوە نامێنێت ئەبێت ئێمە بەو شێوە زۆر سەیری نەکەین کە ئەو گروپانە لە عێراقا ئەمێنن گرۆپی حەشدی شەعبیە وەلائیە و جیهادیە و هەمووی وەکو مارکێتە وەکو ئەم شمەک و کاڵە لەناو بازاردا هەیە ئەگەر هات و سمعەتی نەما نامێنێت هەر بە چی شێوەیەک نامێنێت و چونکە خزمەتی گەل و وڵاتی عێراق ناکات خزمەتی وڵاتی کەندا و ناکات ئەمە خزمەتی بێگاناکات ئەمە خزمەتی کۆمپانیا دەرەوەی عێراق و وڵاتانی کەنداوەکات ئەمە خزمەتی ئێرانیش ناکات با ئاشکرا بین لەو شێوە بەڵێ سپاس دەکەم بەڕێز پرۆفسۆر دکتۆر ڕەنج محەممەد پسپۆڕی استراتژی سیاسی بۆ سەرکردایەتی و ڕێکخستن لا زاخۆوە لەگەڵمان بووی زۆر سپاس.